ئێمە بەنای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەەکەین. خۆی چی لە دەسەڵاتیانە بە هەماهەنگی و هاوکاری بۆ ئەم کارەساتەوە بە تایبەتیش بۆ بواری پەروەردە و هەموو سێکتەرەکانی تریش بێتە دەنگ. و جگە لە هاوکاریەکانی خۆی و خۆی بێتە سەرخەت بۆی داوای هاوکاری لە وڵاتەکانی تر بکات لە هەموو ئەو شوێنانەی کە ڕێی دەستی هەیە داواکە بۆی بتوانێت زۆرترین کۆمەک بگەێنێ بە ناوچە زیان لێکەوتوەکان. داوا لە کوی ڕێکخراوەکانی UN ئەەکەین لە ڕێکخراوەکانی دەوڵەتیەکان لە هەموو ئەو هیلالانەی کە لێرەن و هاتوون و نەش هاتوون و هەروەها لە کۆچ و کۆچبەران و لە پارێزگای سلێمانیش داوا لە ژووری بازرگانی سلێمانی شەکەین ومێ دەکەین ئەوانیش ئەوەی لە توانە و دەسەڵاتیانە بێنە سەرخەت بۆ ئەم بابەتە و هەروەها کۆمپانیاکان وەکو جارێکی تریش کە ئاماژەیان پێ کرد ومێ دەکەین بەڕێز بەڕێوەبەری بانکی هەرێمیش لە سلێمانی ئەویش لە ڕێگای خۆیەوە هیمەتێکی بکات بۆ پەیوەندیکردن بە سەری خۆی بۆی بتوانێت بودجەیەکی زیاتر و باشتر پەیداکات بۆ زیان لێکەوتووە.